بۆکێ بەیان کەم دڵکە نالاوێتەوە ئەو گڕووی گورتوویە چی بکەم بێ تۆ ژیر نابێتەوە بەفری بەفرەم بارە بێ بای پەیمان کەت ناچێتەوە ئەی خودە کەنجێ ئەزیزیە و دڵی من دێتەوە چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە چۆن بژیم من تۆ لەوێ من لێرەوە وێنەکەت دەرمانی نرخ جەرجی برینداری منە وەختی دڵتەنگی بەبێ تۆ هەر ئەوە یاری منە دیتنی ڕووناکی بۆ دەوچاوی جۆباری منە تاکو لێت دوورم ئەزیزم شیوەنت کاری منە چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە چۆن بژیم من تۆ لەوێ من لێرەوە سەیری کەرکووکی چۆڵکەم یاتەمی کوێستان دڵ داخی دووری تۆ بچێژم یا خەمی هەزار لە مڵ ئەی خەزانی خەم بڕۆ باشین بێ باغم جڵ بەجڵ ئەی فەلەک با بێ بەهارستانی من یەک چەپکە گوڵ چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە چۆن بژیم من تۆ لەوێ من لێرەوە گوێت لە بەندی ئاخم بگرە هەتا ڕوحماوە پێم گەرچی ئالۆزە بەلام بمبورە چون شێواوە لێم تا بەڕووناکی چرای گۆنات دەبینم دەست و پێم سەر لەسەرێ خەیخەمی تۆ پڕ بەگیان دەڵێم چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە چۆن بژیم من تۆ لەوێ من لێرەوە زەریدی دڵ بۆ کێوان کەم دڵکە ناڵاوێتەوە